بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق دەنگ لەسەر دوو پرۆژە یاسای گرنگ دات. بەپێی کارنامەی دانیشتنی پەرلەمانی عێراق دووشەممەی داهاتووە یەک لە پرۆژە یاساکانی دادگای فدراڵی و بودجەی پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق دەنگیان لەسەر دەدرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین دادگای فدراڵی گرنگی چییە و ئایا ناکۆکی لایەنەکان لەسەر پرۆژە یاسای دادگای فدراڵی چییە و کورد داواتی دەکات و لە کاتێکدا کە هەرێم و بەغداد لەسەر پرۆژە یاسای بودجە نەگەیشتونەتە ڕێکەوتن دووشەممەی داهاتوو دەنگی لەسەر دەدرێت. وا بڕیارە هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق دەنگ لەسەر دوو پرۆژە یاسای گرنگ و هەستیار بدات. بەپێی کارنامەی دانیشتنی پەرلەمانی عێراق بڕیارە ڕۆژی دووشەممە دەنگ لەسەر هەردوو پرۆژە یاسای دادگای فیدراڵی و بودجەی 2021 بدرێت. پرۆژە یاسای نوێی دادگای فیدراڵی لە 24 مادە پێکاتوە و تاوەکو ئێستا 21 مادەی لێپەسەند کراوە و 3 مادەی گرنگیش تا ئێستا لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق ڕێکەوتنیان لەسەر نەکراوە. مادەی دووەمی پرۆژەکە باز لە پێکاتەی دادگای فیدراڵی دەکات. بەپێی دەستوری عێراقیش دادگاکە لە دادوەران و شارەزانی فقهی ئیسلامی و شارەزانی یاسا پێک دێت. بەڵام تاوەکو ئێستا لە ناولایەنەکان بۆ چوونی جیاواز لەو بارەیەوە هەیە و مادەکە دەنگی لەسەر نەدراوە. مادەی سێی پرۆژە یاساکەش کە تایبەتە بە ئالێتی دەستنیشانکردنی ئەندامانی نوێی دادگای فیدراڵی لە ناو فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق ڕێکەوتنی لەسەر نەکراوە. هەروەها مادەی 12ی پرۆژە یاساکە تایبەتە بە شێوازی بڕیاردانی دادگای فیدراڵی و لەو بابەتانەی دەخرێنە بەردەم دادگاکە. بەشێک لەلایەنە شیعەکان داوا دەکەن دەنگدان لە دادگای فیدراڵی بە زۆری نەبێت. لایەنە کوردیەکانیش داوا دەکەن لەو بابەتانەی پەیوەندیدارن بە هەرێم و بەغداد دەنگدان بە تێگرای ئەندامان بێت. پێشتر دادگای فیدراڵی عێراق لە 9 ئەندام پێکاتبوو، 3 شیعە، 2 کورد، 2 سوننە و تورکمان و مەسیحیەک. دادگای فیدراڵی عێراق دادگایەکی گرینگە و بەپێی دەستوور قسەی کۆتایی لەبارەی پرسە چارە نووسسازەکانەوە دەکات. کاتی خۆشی لە ساڵی 2017 بە ڕەزامەندی دەسەڵاتدارانی هەرێم ڕیفراندۆمی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. هاوکاتە لە دانیشتنی ڕۆژی دووشەممەی داهاتوو بڕیارە دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق بدرێت. ئەمە شاوکاتە لەگەڵ ڕێگنەکەوتنی هەرێم و بەغداد لەسەر دۆسیەکە. بە پێی زانیاریەکان لایەنە شیعەکان دوایین پێشنیازیان لەسەر نەوتێرەی ئامادەکردووە و پێشنیازەکەش خۆی دەبینێتەوە لە ڕادەستکردنی 460,000 بەرمیل نەوت بە کۆمپانیای سۆمۆی عێراق. هەر لە پێشنیازەکە داهاتووە لە داهاتی فرۆشتنی نەوت بەش هەرێم دەربکرێت بە جۆرێک 30,000 بەرمیل بۆ بەکارهێنانی ناوخۆ، داهاتی 150,000 بەرمیل بۆ خەرجی کۆمپانیەکانی بوارینەوت. جگە لەوانش لە 5 بودجەی پترۆدۆلار بگەڕێنرێتەوە بۆ و پارێزگانەی نەوتیان لێ بەرهەم دەهێنرێت. هەرێک لە پرۆژە یاساکانی دادگای فیدراڵی و بودجەی عێراق ناکۆکی گەورەیان لەسەر و مەرجێندەی کوتلەی پەرلەمانی ژەوەیە. دووشەممەی داهاتوو هەردوو پرۆژە یاساکە بەیەکەوە دەنگیان لەسەر بدرێت. التصويت على مقترح اللجنة لتعديل جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریمان کردووە لە پەرلەمانی عێراق. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت بەر لەوەی کە بچینە سەر پرۆژە یاسای دادگای فیدراڵی بە دیاریکراوی ئەگەر باسێکمان بۆ بکەی لەبارەی دادگای فیدراڵی چییە و ئەرگەکانی چین و گرنگیە و دادگایەش چییە؟ مامۆستا گوێ لە ئێمەیە؟ گوێم لێ نییە. بەڵێ مامۆستا گوێت لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ وا دیارە مامۆستا گوێ لە دەنگی ئێمە نییە. وا بڕیارە دووشەممەی داهاتوو پەرلەمانی عێراق کۆ بێتەوە لەسەر دوو پرۆژە یاسای گرنگ. ویش یەکەمیان پرۆژە یاسای دادگای فیدراڵی کە لایەنەکان ناکۆکیان لەسەر دیارە ئەو پرۆژە یاسا لە 24 مادە پێکاتووە تاوکو ئێستا
لە کۆی ئەو 24 مادەیە 21 مادەی لێ پەسەند کراوە و هاوکات بڵین ئەو مادانێک کە پەسەند نەکراون مادەی دووە کە تایبەتە بە پێکهاتەی دادگای فیدراڵی هەروە مادەی سەی پرۆژەکەش تایبەتە بە ئالەتی دەستنیشانکردنی ئەندامانی دادگای فیدراڵی کە لەلایەن کێوە دەستنیشان بکرێن و مادەی دوانزەی پرۆژە یاسای دادگای فیدراڵیش بە هەمان شێوە ناکۆکی لەسرە کە تایبەتە بە شێوازی بڕیاردان لە ناو دادگای فیدراڵی کە پێشتر بڕیاردان لە ناو دادگای فیدراڵی بە تێگرای دەنگ بووە. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر سەرەتا لەبەر لەوەی کە بچین سەرودەکاری پرۆژە یاسای دادگای فیدراڵی دواتر قسە لەسەر بودجەش دەکەین باسی گرنگی دادگای فیدراڵی و ئەرکەکانی دادگای فیدراڵی بکەین. بسم الله الرحمن الرحیم. سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەو بابەتی دادگای ئیتیحادی کە دادگایەکی سربەخۆیە ئیداری و مالی لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی داراییەوە و بڕیارەکانی ئەو محکەمەیە بڕیاری ئیلزامین واتە هیچ کەس بۆی نییە تانیان لێدا یان ڕەتیان کاتەوە یان تەمیزیان کاتەوە قراراتەکانی هەمووی وەکو خۆی دەبێ لەسەر دام و دەستگاکان جێبەجێ بکرێن. لە پێشتر محکەمەی ئیتیحادی ڕۆڵی گرنگ و گەورەی هەبووە بە تایبەتی لە حەسمکردنی هێندێک کێشەی گرنگ ئەوانەی کە پەیوەستن بە تەفسیرکردنی هەموو ئەو دەقە دەستوریانەی کە زیاتر لە مانایەکیان هەیە. بەڵام لە بیرمان نەچێ هێندێک جار هەبووە سیاسیەکانی عێراق کاریگەریان لەسەری هەبووە بۆ نمونە لە سەردەمی نووری مالکی سەبارەت بە کوتلەی گەورەی ناو پەرلەمان چێە؟ ئایا ئەوەیە کە لە دوای ئەوەی کە سوێندی یاسایی دەخۆن هاوپەیمانی دروست دەکەن کوتلەی گەورەیە یان لە کاتی انتخاباتە؟ دیارە محکەمەی ئیتیحادی لەو کاتەدا لە مەسلحەتی نووری مالکی بڕیارەکەی دەرکرد. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو محکەمەیە دەتوانین بڵین چۆن دەڵە سەمام و ئەمانین لی دەولەتی العێراقی، یعنی وەکو بڵێ شتێک بووە کە ئاشتی و ئارامی عێراقی پاراستووە و تەحەدێکی باشیش بڕیارەکانی سربەخۆ بوون بە تایبەت کاتێک کە باسی مادەی 140 کرا کە بەشێک لە سیاسیەکانی عێراقیان ئەو مادەیە مردووە و کۆتایی پێهاتووە. محکەمەی ئیتیحادی بڕیارێکی دەرکرد کە مادەی 140 کە پەیوەستە بە منتیقە جێناکۆکانەوە کۆتایی پێناهاتوە و قابلی ئەوەیە کە جێبەجێ بکرێ. باش ئێمە لە دەستوری عێراقدا سێ مادەمان هەیە، مادەی 92 93 94 باز لە محکەمەی ئیتیحادی دەکات. مادەی 92 باز لەوە دەکا کە محکەمەی ئیتیحادی محکەمەیەکی فدرالیە سربەخۆیە و لە مادەی 93دا باز لە شێوازی تەرشیحکردن و هەڵبژاردننی ڕئیسی و محکەمەیە و قازیەکان و 4 کەس لە فوقەهای شەریعی ئیسلامی و خوبەڕای قانون ئەوانەی تێدایە. لە مادەی 94 باز لەوە دەکات کە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی هەمویان وەکو خۆی دەبێ حرفیان جێبەجێ بکرێن، هیچ کەس بۆی نییە لە ڕەتیان کاتەوە. لە ئێستادا ئەو یاسایە نزیکەی 20 بەڵێ ئەرکەکانی چییە بڵین؟ ئەرکەکانی بریتیە لەوەی کە حەسمی خلافات دەکات لە مابەینی حکومەتی ناوەندی و لە نێوان هەرێمەکان و بڕیار دەدا لەسەر کێشەی نێوان پارێزگاکان و بڕیار دەدا لەسەر تەفسیرکردنی نەسە دەستوریەکان و نەتائیجی انتخابات تەصدیق دەکا و هەر بڕیارێک لە پەرلەمان دەربچێ و پێچەوانە بێ لەگەڵ دەستور ئەو کاتە ئەو ڕەتی دەکاتەوە. یعنی چاوەدێری تەنفیزکردنی هەموو بڕیارە یاساییەکان دەکات لە تێکڕای مەحاکیمەکان. بۆیە لە ئێستادا هەستاون چیان کردووە بەو ئەو یاسایە جودایە لە تعدیلەکەی پێشتر تعدیلما هەبوو و پرۆژە یاسایە نوێیە. بەم پرۆژە یاسایە ئەندامانی محکەمەی ئیتیحادی دەبنە 15 کەس کە بەڕێی بەندەوە شتێکی زۆرە و زیاتر بۆ پشتبڕکەی سیاسی و تائیفی و زیاد کراوە. ئەگەرنا پێویستی بۆ ژمارە زۆرە نەبوو، دووش
دەستور وەختی خۆی باسی لەوە کردووە کە دادگای فیدرالی عێراق دەبێ فوقەهای شەریعەی ئیسلامی تێدا بێ، دەبێ خۆبەڕای قانون تێدا بێ، دەبێ وابێ کۆمەڵێک مەرزی داناوە کە لە ئێستادا ئەوانە دەبێ دەوریان دابەش بکرێ. ئایا خۆبەڕای شەریعەی ئیسلامی دەوریان چ بێ؟ بڕیار دەتوانن لەسەر هەموو پرسەکان بدەن؟ ئێمە هەست زۆربەی لایەنەکان ڕەئیان وا بوو کە ئەو فوقەهایانەی شەریعەی ئیسلامی کە لە عولەمای شەریعەی ئیسلامی پێک دێن کە خاوەنی دکتۆرا و یاخود تەجروبەی دەرزوتنەوەیان هەیە بۆ ماوەی 15 ساڵ، ئەوانە زیاتر قسە لەسەر ئەو پرسانە دەکەن نابێ هیچ شتێک لە عێراقدا لە پەرلەمانی عێراق و دەربچێ کە پێچەوانە بێ لەگەڵ شەریعەی ئیسلامی، لەگەڵ بنەمانە گۆڕەکانی شەریعەی ئیسلامی. و هەروەها هەر کاتێکیش لە شوێنێک شتێک هات کە پێچەوانە بوو لەگەڵ شەریعەت شکاتێک کرا، کەسێک شکاتی کرد کە زیاتر شکاتکردن لە مەحکەمەی ئیتیحادی دراوە بە پارێزگاکان، بە سەرۆکی پەرلەمان، بە سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان، بە سەرۆکی حکوومەت و بە سەرۆکی پەرلەمانی عێراق و هەموو چەند کەسێک دیاری کراوە. هەر کەس بۆی نیە ئێستا وەکو جاران هەر هاوڵاتێک بتوانێت لە مەحکەمەی ئیتیحادی شکات بکات یا هەر پەرلەمانتارێک بێوێ شکات بکە، دەبێت لە ڕێگای سەرۆکی دەستە و سەرۆکاتەکەی خۆی و شکاتەکەی خۆی بگەێنێتە مەحکەمەی ئیتیحادی. باشە مامۆستا، ئەگەر هات و شتێکی لەو شێوەیە ڕوویدا، ئەو فوقەهایانەی شەریعەی ئیسلامی زیاتر لەسەر ئەو بابەتانە دەوەستن کە پێچەوانەیە لەگەڵ بنەمانە گۆڕەکانی شەریعەی ئیسلامی کە ئەوەش مادەی 2 فەقەڕەی ئەوەل لە دەستوری عێراق ئاماژەی پێکردووە کە دەڵێ لا يجوز سن قانون يتعارض مع ثوابت أحكام الإسلام. خۆبەڕای قانونیشیان زیاد کردو بۆی ئەو شتانەی کە لەگەڵ مەبادیئی دیموقراتی و ئازادی و حریەت و ئەوانە تێک دەژیرێ، ئەوانیش چاو بۆ پرسانەدا بجێڕنەوە. بەڵام لەسەر خۆبەڕای قانونەکە ڕێک نەکەوتن، کێشە دروست بوو، مەسیحی وێزیدەکان داوا دەکەن خۆبەڕا قانونەکان لە ئەوان بن. باشە، بەس مامۆستا وەکو دوای دێن سەر ئەو مادانەی کە ناکۆکیان لەسرە، ئێستا دادگاکە لە کار کەوتووە بۆیە پرۆژە یاسانوێ کە هاتووە کە بەڕێز دەڵی پێشتر بڵێن نۆ دادوەر بوو کە دوانیان کورد و سێ شیعە و بڵێن 2 سونە و تورکمان و مەسیحیەک، دەڵی دەکرێتە بە 15ەوە. ئێستا بۆچی دادگاکە لە کار کەوتووە؟ یعنی ئێستا پرۆژە یاسایەکی نوێی بۆ هاتووە کە ناکۆکی زۆریشی لەسەرە. هەر پرۆژە یاسایەک نییە، دووشتمان لەبەردەست بوو تعدیلی کەینەوە، واتە ئەو دوو کەسانێک کە یەکیان وفاتی کردو یەکیان ئیحالەی تەقاعود کراوە، یاسایەکە لە سەردەمی ئایەت عەلاوی دەرچووە. حکوومەتەکەی ئایەت عەلاوی نەفەسی ئیشکردنی وابوو، هەم تەشریعی بووە هەم تەنفیزی بووە. ئەو هەستاوە ئەو مەحکەمە لە سەردەمی ئەو تەشکیل کراوە هەتا ئەو کاتێک کە دەستور دەردەچێ، کە دەستور دەرچوو ئەو مەحکەمە کۆتایی پێدێ. ئەوان هەستان تعدیلێکیان نار بۆی ئەو دوو کەسانە دابنرێتەوە، بەڵام لە هەر کاتێکدا یەکێکی دیکە لە مەحکەمەی ئیتیحادی مردبە، ئەوە دیسان پەچی دەکەوتەوە. هەستان تعدیلێکیان مەشروعێکیان نار، ئەو مەشروعە سەر لەبەری مەحکەمەی ئیتیحادی دەبێ جارێکی دیکە دابمەزرێتەوە و هەموو ئەندامەکانی دابنرێنەوە و پلەیان وەزیر دەبێ، ینی لە ڕووی امتیازاتەوە و تەمەنیان پێشتر حڕ بوو، یعنی تاوەکو مردن هەر حاکم بوون، هەر قازی بوون لەوێ، بەڵام لە ئێستادا تەمەنیان بۆ 72 ساڵ دیاری کراوە ئیحالەی تەقاعود بکرێن. کۆمەڵێک گرفتی گەورەی تێدایە، مەس ئێستا ئەو دادگایە نەماوە، کە ئەو دادگایە نەماوە، هەرچیکی یاسا هەیە لە پەرلەمان دەردەچێ علامەتی ئیستیفهامی لەسەرە، بۆ لەبەرەوەی کاتێک ئەو یاسایە شەرعیەتی هەیە کە لە پەرلەمان دەردەچێ کە هیچ کەس ئامادە نەبێت لە مەحکەمە ئیتیحادی شکاتی لێ بکە. ئێستا چەندین یاسامان هەیە بە پەلە پرۆژێ دەردەچن، مەحکەمەمان نییە و کۆمەڵێک ئیشکالیاتیشیان لەسەرە کەس نییە شکاتیان لێ بکە. بۆی من پێم وایە وجودی ئەو مەحکەمەیە زۆر گرنگە، بەڵام لە ئێستادا بەو یاسایی کە ئێستا هاتۆتە پێشێ کۆمەڵێک ئیشکالیاتی زۆر گەورەی لەسەرە. باشە، من پێم وایە ئەو مەحکەمە وەکو ئەو مەحکەمەی پێشتر نابێت. باشە، بینە سەر بڵین لە 24 مادەکە و زانتە ئێستا 21 مادە پەسەند کراوە، ینی با لە ئەو مادانەی کە ناکۆکیان لەسەرە مادەی 2، ینی کە باسی پێکاتەی دادگای فیدراڵ دەکا، ینی کورد داوای چی دەکا، سونە داوای چیکە، شیعە بڵین لایەنە شیعەکان داوای چی دەکەن لە پێکاتەی دادگاکە مادەی 2 کە تاکو ئێستا دەنگی لەسەر نەدراوە.
ڕاستیەوەی چێکە لەو کێشانەی کە لەو دادگایەدا بوونی هەیە من قەناعەتم وایە ئەو دادگایە ئەو هەیبەت و دەسەڵاتەی پێشتری هەیبوو لە دەستی دەدا لەگەڵ ئەو مەشروعی کە ئێستا هەیە بۆ لەبەرەوەی ژمارەکەی لەنەوە کراوەتە 15 زۆرترین لایەنە سیاسیەکان پێشبڕکێ دەکەن کە خەڵکی خۆیان بنێرناوێ ئەو جار حەسمکردنی ئەو بابەتەی چۆن بتوانێت قەزیەکان یەکلایی بکرێنەوە لە محکەمەی ئیتیحادی کورد ڕای وایە بە تایبەتی پارتی و یەکێتی ڕایان وایە کە دەبێت بە ئیجماع دەنگ بدرێ لە ناو محکەمەی ئیتیحادی ئەوە یەکێکە لە کێشەکان چۆن لەسەر ئالێتی تەرشیحکردن پێم وایە کێشەی گەورە دروست دەبێ ئایا چەند لە کوردوێ کە پێشتر لە نۆیان 2 کورد بوونە ئێستا لە 15 ئەوان داوای چەند دەکەن لە خوبەڕای شەریعەی ئیسلامی داوای چەند دەکەن و پێکهاتەکانی دیکەش داوا دەکەن کە وجودیان لە محکەمەی ئیتیحادیدا هەبێ بخۆشت دەزانی تا ژمارە زۆرتر بێ خەرقکردن و دەستێوەردان لەو محکەمەیە ئاسانتر دەبێ وە کڕین و فرۆشتنی تێدا ئاسانتر دەبێ و پارە و پول تێیدا ڕۆڵی دەبێ و ترس و تۆقاندن زیاتر کاریگەری دەبێ بۆیە ئەو محکەمەیە وەکو جاری پێشووتر نابێت هەیمەنەی لایەنەکانی بەسەرەوە بێ بوون و نەبوونی وەکو یەکە تەنها شتێکی شکلی دەمێنێتەوە لەو پرسانە قسەی دەکات کە هیچ کەس گلەیی نەبێ مەسەلەن زیاتر تەدەخل بەو بابەتانە دەکات کە دڵی کەس نەیەشێنێ ناتوانێت خۆبایەتە ناو کۆمەڵە پرسێکەوە کە مەسیرین کە دەست بۆ مەلەفە گەندەڵەکان بەرێ بڕیار لەسەر کۆمەڵی خەڵکی ڕموز بدا کە بەڵگەی سەریح و سەحیحیان لەسەرەکە تێوە گلاون لە گەندەڵی و لە فەساد بە شێوەیەکی گشتی گەیشتن بە لێک تێگەیشتن گەیشتن بە ڕێکەوتن لەسەر شێوازی دانانی قازیەکان و خوبەڕای شەریعەی ئیسلام و قانون و لەگەڵ شێوازی دەنگدان بەڕاستی ئاسان نییە واز و یەکلایی بێتەوە بەڵێ بەس بڵین سەبارەت بە ئالێتی دەستنیشانکردنی مادەی 3 بڵێن ئالێتی دەستنیشانکردنی ئەندامانی دادگای فێدراڵی کێ یاریان دێکا لەسەرەوە شەر بڵین کێشە هەیە لە نێوان کوردلەکاندا بەڵێ کێشەیەکی زۆر هەیە شێوازی دەستنیشانکردن ئێمە مەسەلەن داوا کراوە کە دادگای تەمیز مەسەلەن لە هەرێمی کوردستان و دادگای بە هەمان شێوە لە بەغداش کۆمەڵێک فلتەر دانراون بۆی ئەو قازیانە پێیدا تێپەڕێ بەس لە هەمان کاتە ئەو فلتەرانە هەمویان دەستی حیزبیان لە پشتەوەیە دەستی لایەنە سیاسیەکانیان لە پشتە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا بۆیە مەسەلەن دانراوە کە 4 کەس لە فوقەهای شەریعەی ئیسلامی دابندرێن شیعە داوای دوی دەکا لە نێوان خۆیان چێدادەنێ ئەو بخۆی کێشەیەکی گەورەیان هەیە و لە هەمان کاتیش داوای کە دادەندرێت دەبێت دیوانی وەقفی شیعی داینێ ئەوەی کەش دیوانی وەقفی سونی دیاری دەکات بە تەنسیق لەگەڵ یەکێتی زانایانی هەرێمی کوردستانیان وەزارەتی ئەوقاف کە تا ئێستا یەکلایی نەبووتەوە لە هەرێمی کوردستان دەڵێن با وەزارەتی ئەوقاف بێ هێندێکیش دەڵێن یەکێتی زانایان بێ بە نەتیجە ئەگەر لە ئەوقاف بێ ئەوە ئەوقاف بەڕێیەوە چێ دیاری دەکات لە هەرێمی کوردستان کە بێتە ڕۆڵی قازیەک بینێ لە بەغدا مەلایەک بێ ڕۆڵی قازیەک ببینێ لە بەغدا کە پلەیەکی وەزیری هەیە و بڕیاری زۆری لەدەستا واگە یەکێتی زانایان بێ مەسەلەن چێ دادەنێ لە عێراقیش بە هەمان شێوەیە یعنی چێ دادەندرێت چۆن دادەندرێن ئالەتی تەرشیحکردن و دەستنیشانکردنیان ئەگەر بێت و ڕۆژی دووشەمە بگەینە نەتیجەش دەنگی لەسەر ئەو بڕگانە بدرێت کە پێم وایە ناکرێ لەبەرەوەی دەگەینە ناو مناقەشە و سراعاتەکان تون دەبێ هەمووی دەیەوێت ڕێی خۆی بسەپێنێ و لایەنە سیاسیەکانیش دانیشتنیان نەکردو لەو بینی کە ئەو بابەتانە حەسم کەن و کۆتایی پێبێنن بەڵام لە ئەخیرەن لەوانەیە لەسەر ئەوەش ڕێکەون کە ژمارەکە دانێن و شێوازەکەی دیکەش بخۆیان بە سیاسی لە بینی خۆیان بەشی دەکەن چۆن قازیەکان دەستنیشانکەن دەمێنێتەوە سەر ئەوەی کە شێوازی دەنگدانەکە بە نسبەتی کورد زۆر گرنگە چونکە ئەگە سپێنێ محکەمەی ئیتیحادی بڕیاریدا بۆ نمونە مادەی 140 دەستوری کۆتایی پێهاتووە دەبێ بڵین تەواو ئەو منتیقانەمان هەتا لە دەست ڕۆیشت یان بڕیار لەسەر هەر شتێ بکات جارێکی دیکە ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی دەتوانرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی تەعمیم بکرێ ئەگەر محکەمەی ئیتیحادی بڕیار بدا کە قوارەی هەرێمی کوردستان مەسەلەن هەڵوەشێنێتەوە یان مەسەلەن هێندێک بڕیار بدا کە لەسەر هێندێک کەیس و مەلەفی زۆر حەساس ئەوانە هەموو قابلی تەعنین ئیلا مەگەم
شتێک بێ کە سەریح و ئەوە بێ کە مخالەفاتی دەستوری تێدا بێ من پێشم وایە هەنگاوی وانانێ بەڵام بەنەتیجە مەترسیەکی زۆریان لێ هەیە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە گەندەڵەکان ئەوانەی کە تێوە گلاون لە گەندەڵی ترسێکی زۆریان لە محکەمەی ئیتیحادی هەیە کە سپەینێ سەر بەخۆ بێ لەوانەیە منعی سەفەر لە زۆر کەس بکە و زۆر کەس ڕاپێچی زیندانەکان بکە و زۆر گرێبەست و بابەتی دیکە کۆتایی پێ بهێنێ بۆیە تەعاملکردن لەگەڵ محکەمەی ئیتیحادی هەروە ئاسان نییە و تەشکیلکردنیش هەروە ئاسان نییە سیاسیەکان لەسەری دێنە سەرخەت و گفتوگۆی زیاتری دەوێ و ڕۆژی دووشەمەش ناتوانرێت هەم ئەو بڕگە و هەم دیسان دەنگ لەسەر موازنە بدرێ ئەوە هەویرێکە ئاوی زۆر دەوێ باشە بەس لە نێوان بۆ لایەنە کوردیەکان سەبارەت بە دەنگدان بڵێن دوایەوەی کە دادگاکە پێک دەهێنرێت دەنگدان لە ناوخودی دادگاکە دەتوانرێت وەکو پێشتر کە بە تێگەڕا بوو ئەوە بڵێن جێگیر بکرێت چکە ئێمە پێشتر دەبینین هەر لە مەسلەی ڕیفراندۆمەکەش کە دادگای فیدراڵی وتی نادەستوریە و هەڵی وەشاندۆ لە مانگی 2017 ئەوە ئەندامانەی کە لە پشکی کوردبوونەوانی شەر واژۆیان کردبوو ئەم جارە کورد دەتوانێت تێگڕا بەرز بێنێتەوە بۆ چوونی بەڕێزت لە ناو دەنگدانە ناو دادگاکە من قەناعەتم وایە ئەو جارە بۆ شێوەیە نابێ دەنگدان بە ئیجماع ڕەت دەکرێتەوە چکە مەحاڵە 15 کەس لەسەر پرسێک یەک بن یعنی 15 کەس یەک ڕێیان بۆ دروست نابێ بۆیە هەوڵ دەدرێ وای لێ بکرێت کە بکرێتە یەک لەسەر 5 مەسەلەن ئەگەر 4 کەس ڕێیەکیان هەبێ یەک مخالیفیش بێ ئەو کاتە نەڕوە بەڵام ئەگەر بوونە 6 ئەو کاتە بڕوە یعنی بە ئیجماع نەبێ بەڵام بە ڕێژە بێ ئایا 2 لەسەر 3 1 لەسەر 3 1 لەسەر 5 1 لەسەر 6 چۆن بڕیار دەدرێ بە قەناعەتی من بابەتی ئیجماع دروست نابێ لە ناو محکەمەی ئیتیحادیدا بۆیە لەوەیە ئەو بابەتە مەحاڵ بێ ئەگەر بە ئیجماع بێ حتمما لەسەر هەر پرسێکێک ڕاز بێتەوە مافی ڤیتۆی هەبێ بابەتەکە هەڵدەهۆشێنێتەوە کۆتایی پێدێ قەناعەت ناکەم بەو شێوەیە بڕوە باشە بەس بەنسبەت هەرێمەوە ینی جگە لە تەفسیرکردنی دەقە دەستوریەکان کە بەڕێز باسی بۆ من تەفسیرکردنی مادەی 140 لە مادەکانی ترە ئەوەی کە پێوەستێ بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بڵین بەغدا کە لە ئەرکەکانی ئەم محکەمەیە بۆ داهاتووی هەرێم ئەگەر کورد پێگەی باشی نەبێت لە ناو دادگاکە مەترسیدارە بە تایبەتی سەبارەت بە مەسەلەی نەوت کە پێشتریش خۆتان ئاگادارن سکاڵایە کە بوو لە دادگای فیدراڵی لەلایەن حکوومەتی عێراقەوە لەسەر هەرێم تۆمارکرا بوو ئەگەر بێت و لە محکەمەی ئیتیحادی بڕیارێک دەربچێت کە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان نادەستوریە ئەو کاتە هەر شەریکەیە گرێبەستی لەگەڵ هەرێم کردبێ دەبێ بکشێتەوە و تووشی بەرپرسیارەتی دەبێ و نەوتەکە بە یەکجاری قاچاق دەبێ نەک هەرە و پرسا دەیان پرسی دیکە کە لە هەرێم و پارێزگاکانی دیکەی عێراقی شەنێ بۆیە هەموو پارێزگاکان و هەرێمەکان و هەرێمی کوردستانیش زۆر بە قوڵی دەڕوانێتەوە پرسە و زۆر بە گرنگی لێی دەڕوانێ وەی مەژوکو لایەنە کوردەکان لە بەغدا هەوڵ دەدەین کە محکەمەی ئیتیحادی نەکرێتە تەڵەیەک بۆ لێدان لە کورد بۆ لێدان لە بەرژەوەندەکانی گەلی کورد بۆ لێدان لە قەوارەکە بۆ لێدان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەگەر ئێمە ئێستا محکەمەیەکی بەهێز هەبێ و سەربەخۆ هەبێ کاتێک کە بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبڕێ کە نادەستوریە و پێچەوانەی لەگەڵ چەندین دەقی دەستوری ئەکید ئەو کاتە دەتوانێت بڕیارێک دەربکە کە حکوومەتی ناوەندی ئیلزام بکە بە پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش ناچار بکە بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆیە هەموو ئەو پرسانە لە محکەمەی ئیتیحادیەوە دێن جگە لەوانش یعنی ئێستا ئێمە دەستورێکمان هەیە چێ دەتوانێت بڕیاری کۆتایی لەسەر دەقە دەستوریەکان بدا بابەتی حقوق و چەلگەکانی نەوتی حالی ئەوانەی کە ئێستا هەن ئەوانەی لە مستەقبەل دروست دەکرێن ئەوانەی لە پێشووتر هەبوون هەموو لە دەستوردا باس کراوە بەڵام لەبەرەوەی یاسای نەوت و غازمان نییە مەجبورین دەبێت لە دادگای فیدراڵی عێراق ئێمە داوای مافەکانی خۆمان بکەین ئەو کاتەش ئەو بڕیارەی لە محکەمەی ئیتیحادی دەردەچێ قابلی ئەوە نیە هیچ کەسێک ڕەتی بکاتەوە دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەوەش بە تەکید مەترسێکی زۆری هەیە بۆیە وجودی ئەندامانی کورد لەو محکەمەیەدا زۆر گرنگە
و بە ئەهمیێتەوە تەماشای دەکرێت و نەتائیجی انتخاباتیش بە هەمان شێوە هەرە و محکەمات تەستیقی دەکات. ئەگەر بێت و تەزویرێکی زۆر و زەوەند بکرێ وەکو جاری پێشوو کرا و ئەگەر بێت و انتخاباتێکی نزیه و خاوێن نەکرێ ئەگەر نەتائیجەکانی قبول نەبێ هەڵدەوەشێتەوە انتخابات و داوای انتخاباتی چی نوێ دەکا. باشە بەس وەکو ئەوەی کەوتت ژمارەی ئەندامانی دادگای فدراڵی بووە بە 15 کەس ینی بەپێی پرۆژە یاسانوێکە بووە 15 کەس کە پێشتر بڵێن نۆ دادوەر بوو دیاری کراوە چەند دادوەر بن چەند بڵێن شارەزای فۆقەهای ئیسلامی و چەند یاساناز بنەوە لە پرۆژەکە دیاری کراوە دەنگیشی لەسەر دراوە بڵێن ئەو ژمارەکە وەکو ژمارەکە لە ڕاستیدا لە دەستوردا دیاری نەکراوە بەڵام لە پرۆژەکەدا دیاری کراوە 4 فوقەهای شەریعی ئیسلامی 2 خوبەڕای قانونیان داناوە بۆچی کردیان بە 4 فوقەها شیعە داواوی دەکات دەبێت 2 بێت ئەگەر ناخۆ ئەگەری دەبێت 2 هەبێ سونەش داوای 2 دەکات چونکە سونە لەگەڵ کورد ئەوانیش نیوەی عێراق زیاتر پێک دێنن ئەو کاتەی سونەکان لەگەڵ کوردەکان دەبێ ئەوانەی چیان کورد بێ مەلایەکی کورد بێ یەکیشیان سونەی عێراق بێ ئەوانە هەمان ئیمتیازاتی قازیەکانیان دەبێت هەمان سەلاحەتی ئەوانیان دەبێت تەنها کورد کراوەتەوە لەسەر چ بابەتێک ئەگەر هاتوو لە عێراقدا کەسێک شکاتی کرد مەسەلەن شتێک هەبوو پێچەوانەی دەقێکی قورئان بوو یعنی کە قابلی مناقەشەکردن نەبوو لەو حاڵەتەدا محکەمەی ئیتیحادی بڕیاری لەسەر دەدا کە ئەو شتە دەبێ هەڵبوەشێتەوە ئەو شتە دەبێت کۆتایی پێبهێنرێ چەندین پرسی گرنگ و گەورە هەنەکە ئەوان زیاتر لە بابەتە شەرعیەکان تەماشا دەکەن خوبەڕای قانونیش بە حیساب یعنی لەو پرسانە دەڕوانن کە زیاتر پێچەوانەی ئازادیەکانن و تا چەند پێچەوانەی لەگەڵ یاسا من پێم وایە ئەوانە بخۆی زیادە بۆ زیادە دەکرێت تۆ لە زمن ئەو قازیانەدا چەند کەست هەیە لە بواری شەریعەش و لە بواری قانونیشدا شارەزایی هەیە لە فقهی مقارن دەتوانرێ ئەوانە دابدرێن هەم ڕێگە نەدا کە هیچ شتێکی بێشەرعی دەربچێ و هەم لە پرسە دینیەکان و غەیرە دینیەکانیش دابدرێ ئەگەر مەبەستم ئەوەیە کە بەحیادی و بەسەر بەخۆی ئەو محکەمە دەنیشان بکرێ و بە ئالەتی خۆی جگە لەوەش ئێمە دەستورمان هەیە ڕێگە دەگرێت لەوەی شتی ناشەرعی دەربچێت لە پەرلەمان ئێستا پەرلەمانی عێراق لە دەستوردا بڕگەیەک هەیە کە ڕێگە نادا لە پەرلەمانەوە هیچ قەرارێک هیچ پرۆژایەسایەک دەربچێت کە پێچەوانە بێت لەگەڵ بنەمانە گۆڕەکانی شەریعی ئیسلامی کە مادەی 2 فەقەرەی ئەلیف لە دەستوری عێراقی بە صریحی باز لەوە دەکات لا يجوز سن قانون يتعارض مع ثوابت أحكام الإسلام بۆیە ئەگەر هاتو دەرچوو مەسەلەن بەسەر پەرلەماندا تێپەڕی شتێک پێچەوانەی شەریعەت بوو ئەندام پەرلەمانەی لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە دەتوانێت لە دادگای فیدرالی عێراق شکات بکە ئەو کاتەی دادگای فیدرالی عێراق لە ڕێگەی ئەو 4 مەلایی کە لەوێنە و 2 شیعانە و 2 سونەن دەڵێ ئەو پرسە بەڵێ پێچەوانەی فلان ئاەتی قورئانە فلان نەسی سەریحی حەدیثی صحیحە بۆی ڕەت دەکرێتەوە باشە بەس مامۆستاوەکو بەڵام زیادکردنی ئەوانە زیاتر بۆ بابەتێکی سیاسین بۆ نمونە ناندەزانی چۆن تەوزیعی قازیەکان بکەن نۆبوون بەشیان نەدەکردن هەستان زیادیان کرد بۆ 15 بۆی زیاتر بابەتەکە تەوزیعکەن لە نێوانی خۆیاندا بە کورتیانی ئەوانەی کە فوقهای شریعەت و یاسا زانەکان کە بەڕێز وتت 4 بڵێن فوقهای شریعەت لەگەڵ 2 یاسا بڵێن یاساناس و شارەزای یاسایی مافی دەنگدانیشان دەبێت بە پێی پرۆژەکە سەیەکلا نەکراوەتەوە ئەوە یەکلا نەکراوەتەوە بەشێکی زۆر پێیان وایە دەبێت مافی دەنگدانیان هەبێت لە هەموو پرسەکان بەشێکیش دەڵێن باشە مەسەلەن کەسێک کە مامۆستایەکی ئاینیە بەڵام لە پرسێکی یاساییدا نازانێت چۆن مافی دەنگدانی پێدەدەی مەسەلەن زیاتر ڕغبەت لەسەر ئەوەیە لەو پرسانەی کە ئەوان دەرکی دەکەن و دەزانن بە معنای چییە و پەیوەستن بە شەریعەی ئیسلامەوە لەوانە مافی دەنگدانیان هەبێ و مافی ئەوەشیان هەبێ کە ئیستیشارەیان هەبێت لە بابەتەکانی دیکەدا بەڵام مافی دەنگدانیان نەبێت لە کۆی پرۆسەکەدا ئەوە یەکێکە لەوانە یەکلا نەکراوەتەوە 2 کەسی کەشما هەیە لە خوبەڕای قانون کە یەزیدی و مەسیحیەکان داوای دەکەن من پێم وایەوەش بۆ ڕازیکردنی ئەوان لەوانەیە دابدرێ کەسێک لە مەسیحیەکان یان لە یەزیدیەکان بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە قسە لەسەر پرۆژە یاسای بودجەش دەکەین کە چی بەسەراتەوە دووشەمەژە دەنگی لەسەر دەدرێت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
افرو جیهان همین مجیل برنگاربونا ویروس کرونا اینه و چوانیا دیتنا ریکن ساخلم بو پاراستنش وی ویروسی لکمپانیا پاشا باخچه و بو جارا اکل جیهانه بشک بناوه وی بلوک هات دانان بو چکرنا همی جورین آمان شیشه ین تندرستی جبو پاراستنکا باشتر و ساخلمتر بو هوا و خیزان هوا وی بلوک اف سیستم پیشکفتی ناهلیت چه بکتریا یا ویروس خراب بشیشه و بمینن اپریکا کمپانیا آلتون اوز هندشین وی جوره آمان شیشه بدسخو و بینن ابتنه پیوندیه بکن بو پتر پیزانینان کمپانیا آلتون اوز زاخو کوملگاه بازرگانی گەرتەوێت باشترین براندە گیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت. تەنهاچان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە میە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەبخواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەر لەوەی کە بچینە سەر پرۆژە یاسای بودجەکە دوو پرسیارێکی تر لەسەر مەسەلەی پرۆژە یاسای دادگای فێدراڵی بەڵێنگ بەپێی ئەوەی کە دەنگی لەسەر داوە لە هەرێم تەنها سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ هەیە سکاڵا تۆمارکە لە بڵین دادگای فێدراڵ یاخود کۆی لایەنەکەنە سەراست هێرێم و عێراق چین ئەوانەی کە بۆیان هەیە سکاڵا تۆمارکەن لە مەحکەمەی ئیتیحادی سەرۆکی پەرلەمانە لە هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و بە هەمان شێوە سەرۆکی پارێزگارەکان پارێزگاری هەولێر و دهۆک و سلێمانی مافی ئەوان هەیە و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاش هەر دەبێت لە ڕێگای پارێزگارەوە داوایەکانی خۆیان بنێرن و لە عێراقیش بە هەمان شێوە پارێزگارەکان بۆیان هەیە لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتیەکانی دیکە و هەر مۆزەفێکی ئەو دائیرەش بۆ هێش کاتکە بەڵام دەوێت لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی ئیشەکەیەوە بێت باشە بەزۆکو پشکی کورد هەر دیسانە پارتی و یەکێتیەوە قۆڕق دەکرێت وەکو دامەزراوەکانی تر خەڵکی بڵێن سربەخۆ و پسپۆڕ و ئەوانە نانێدرێت ئەکید
هەر لەلایەن ئەوانەوە قۆرەق دەکرێت من پێم وایە پارتیۆچێتی ئەو بابەتە لە نێوان خۆیاندا بەش دەکەن چونکن ئەو فلتەرانەی کە پێیدا تێدەپەڕن سەر بە ئەوانن لە ڕێگەی ئەوانەوە دەچن حتا خەبیرەکەی شەریعەی ئیسلامیشەوە کە ئەوقاف دیاری کات لە یەکێتی زانان دیاریکرێ من پێم وایە کەسێک دیاری دەکەن کە ئەوە بێ گرنگە ئەوەیە لەو شوێنە ئەو کەسەی دەنێردرێت میهەنی ئیشکا بە شێوەیەکی چۆن دەڵێت ئازایانە و میهەنیانە ئەو شوێنە بپارێزێەوە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە گەندەڵیەکان نەکا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە سەرئاستی عێراقیش قەناعەت ناکەم ئەو فلتەرانی کە پێیدا تێدەپەڕن سەلامەت بن بۆیە من پێم وایە مەحکەمەی ئیتیحادی داهاتوو مەحکەمەیەکی لاواز دەبێ و لە ژێر هەیمەنە و فەرمانڕەوایی لایەنە سیاسیەکانی عێراقدا دەبێ هەر کاتێک کە مەبەستیان بێ دەتوانن پەچی بخەن و خود لە دژی یەکتر بەکاری بێنن یان بڕیارەکان کە لە دژیان دەردەچێت پێی هەڵبوەشێننەوە بابەتی ئەو مەحکەمەیە لەبەر زۆری ژمارەی ئەندامانی مەحکەمەکە و شێوازی دەستنیشانکردنیان سربەخۆی خۆی دەخاتە ژێر پرسیارەوە ئێمە ناڵێن بە تەواوەتی بەڵام ئەو مەحکەمەیە نابێت کە لە پێشووتردا دروست بوو خەڵکی بە تەجروبە و بە تەمەنی تێدا بوون و لە پرسەکانیش تا حدێکی باش ئەمە ناڵێن 100% بەڵام 170 مەحکەمەیەکی قەرارەکانی باش بوو باشە بەس وەکو ئەوەی ئەگەر لە دووشەمەی داهاتوو ئەوەی کە دیاری کراوە دەنگ لەسەر پرۆژە یاساکە نەدرێت لە کۆی ئەو 24 مادەی بڵێن کە سێ مادەی جێناکۆکە و تا ئێستا پەسەند نەکراوە لە دەیدا هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق دەکرێت وەکو خۆ داماژێت پێدا کە پەسەندکردین ئەنجامی هەڵبژاردنەکان دەبێت دادگا هەبێگەرنا هەڵبژاردنەکە دەکرێت سایڕون و بەشێک لەلایەنە سیاسیەکان کە کوتلەی بەهێزی ناو پەرلەمانن بەمەرجیان گرتووە دەنگ لەسەر موازنە نادەن ئەگەر مەحکەمەی ئیتیحادی نەڕوە بۆیە من پێم وایە مەحکەمەی ئیتیحادی هەر دەڕوە بەڵام دابەشیشی دەکەن لە بینی خۆیاندا و مەحکەمەکە تەشکیلکردنی مەحکەمە و بوونی ئەو مەحکەمەیە هۆکار نییە لەوەی کە ئینتیخابات لە دەدا نەکرێ یان بکرێ من پێم وایە هەلو مەرجەکە گونجاو نییە وەلایەنە شیعیەکان و سونیەکانیش لە عێراق خەڵک لیان تووڕێیە دانەوێ ئینتیخاباتی پێشوەخت بکەن بەڵام لەو تەوقیتەی کە دانراوە نا دانێت زیاتر بکرێتە ساڵی نوێوە و بابەتی نەخۆشی کۆڕۆنا مەترسیەکانی نەمێنێ و موازنە دەنگی لەسەر بدرێت لەسەر ئاستی پارێزگاکە هێندە کار و چالاکی بکەن هێندێک پرۆژە پێشکەش بە خەڵکی خۆیان کەن خۆیان لەگەڵ جەماوەر ئاشتکەنەوە ئەو کاتە بێنە ناو دەنگدانەوە تۆ خەڵکێکە نەتوانی بە هیچی بۆ بکەی هیچی پێشکەشکەی سیس دەسەڵاتێکت نەبووی بە بەرامبەری ئەکید ئەو پێشوازی نابێت لە ئینتیخابات و دەنگ نادا ئەوەی چێکە لە هۆکارەکان و بەشێکیشیان پیان وایە کورسیەکانی خۆیان ناهێننەوە کە دەزانێت ئێستا لە ناو پەرلەماندا هێزیان هەیە و بەقەوتن و بوونیان هەیە پێیان خۆشە ئینتیخابات هەرچەند ڕۆژێک بۆ ئەوان زیاتر درێژ بێتەوە تەمەنی ئەوان زیاتر درێژ دەبێتەوە باشە بەس زۆر بە کورتی پێدوایە هەڵبژاردن لە دەیدا کە دیاری کراوە دەیدەی ئەم ساڵ دەکرێت هەڵبژاردننی پێشوەختە هەڵبژاردننی پێشوەختە داوایەکی نێودەوڵەتیە یعنی قابلی ئەوە نیە هیچ کەسێک مەسەرەن بڵێ نابێ بکرێ حتا ئەوانەی کە ناشیانەیە بکرێ لەسەر زارەکی و لە ئیعلام خۆیان سوور و شین دەکەنەوە دەڵێن دەبێت ئینتیخابات لە کاتی خۆیدا بکرێ و ئەو داوای گەلی عێراق و ئەوانە بەڵام لە هەمان کاتیشە من پێم وایە نەموفەوەزی ئێستا ئەو نوضوجەی بۆ ئامادەکاری بۆ کردووە لەو هەلو مەرجە تەندروستی سیاسیەکەش ڕێگە دەدا کە ئینتیخابات لەو تۆقیتدا بکرێ ئینتیخاباتی پێشوەختە دەکرێت بە زمەرج نییە لەو کاتەدا بکرێ لە ناو پەرلەمانیشدا هەموو یەک دەنگ نییە چونکە ئایا هەڵوەشانەوەی پەرلەمان دەکرێت ئایا پەرلەمان دەنگ لەسەر هەڵوەشانەوەی خۆی دەدا بەنیازن جەرسەیەک دابنێن لە دوای تێپەڕاندنی مەحکەمەی ئیتیحادی و قانونی موازنە ڕۆژێک دابنێن بڵێن لەوەندەی ئەوەندە پەرلەمانی عێراق هەڵدەوەشێتەوە ینی لە ئێستاوە دەنگ لەسەر ئایندەی خۆی بدا چ ڕۆژێک کۆتایی بە ئیشەکانی دێ ئایا ئەوەش پێویستی بە نیساب دەبێ چۆن دەکرێت چۆن ناکرێت ئەوەش بابەتێکە دەبێت قسەی زیاتری لەسەر بکرێت و زیاتر دیراسە بکرێت باشە سوپاس دەکەم بینە سەر مەسەلەی پرۆژە یاسای بودجە ئەوش لەر لە دانیشتنی ڕۆژی دووشەمەدایە و هەرێم و بەغداد نەگەشتونەتە ڕێکەوتن باز دەکەنوێتینی پێشنیاز ئەو 460,000
بەرمیلەیە کە عێراق لایەنە شیعەکان داوایان کردووە بڵێن 30,000 بۆ ناوخۆی هەرێم بۆ بەرهەمی ناوخۆوە 150 بۆ تێوچی کۆمپانیەکان ئەوەی تر 280 تەسلیمی کۆمپانیای سۆمەوە بکرێت. پێ دوایە دووشەممە دەنگی لەسەر دەرێت؟ من قەناعەتم وانە کە ئەو ڕێکەوتنە بگاتە کۆتایی و تا ئێستا ئەوەی کە هەیە هیچ بەرەو پێشچوونێکی پێوە دیار نییە. وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژێک پێشی موازنە دەگاتەوە ئەوە لەوانەیە بەشێک لە ئەندامانی وەفدەکە بێنە ناو پەرلەمان لە شوێنەکان دابنیشن و لەگەڵ لایەنەکان دابنیشن بۆی تکاو ڕجا بکەن کە بەبێ کورد نەڕوە. بەڵام تا ئێستا کورد بە دیلێکی پێ نییە بۆی کە بڵێ مەسەلەن کە بەو شێوەیە ڕێککەوین و لە ماوەی هەموو ئەو کاتەی کە گفتوگویان کردووە لە گەڵ بەغدادا نەگەیشتونە ڕێکەوتن. بە ڕۆژێک پێشی انتخابات دەگەنە ڕێکەوتن من پێم وانێ بگەنێ بۆیە ئەگەری ئەوە هەیە کە موازنەکە بە زۆرینە تێپەڕێندرێ وە کورد تێیدا بەشدار نەبێ یان ئەگەر تێیدا بەشدار بێ مەرزدا بنێ لەسەر هەرێمی کوردستان بڵێ هەر کاتێک پابند بوو بۆ ئێوە ئێمە موازنەی هەرێمی کوردستان دەنێرین ئەگەرنان ناینێرین واتایان تێپەڕاندنێکی بەمەرجە یاخود بە زۆرینە تێدەپەڕێن هەروەکو یاسای قەرزیان لە پێشووتردا تێپەڕاند کێمە هیوادارین وان نەبێ چونکە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان گوناهیان نێ لەو پرسەدا کە بێموچە بکرێن یان موچەکانیان ببڕدرێ. ئێمە هەموو هەوڵی خۆمان دەدەین کە بابەتی موچەی فەرمانبەران جودا بکرێتەوە لەو بابەتە بەڵام لە نەتیجەشدا قەراری کۆتایی لە ژێردەستی فەرمان بەرانی هەرێمی کوردستانە. باشە بەس وەکو بڵین بەدیل حکوومەت هێرم لە سەرتاوەر باسی 250,000 بەرمیلەکە دەکا کە سەرتا دەیانوت داهاتوو دوایوتیان ئامادەن وەکوونەوتیش تەسلیمی بکەن هیچ بەدیلێکی تریان نییە بە بۆچوونی بەڕێزتر دانەوێت ڕێکەوتن نەکرێ یاخود ئەوان دەزانین چۆنە کاک حەچیم ئەوەی هەیە ئەوەیە دەزانین ئەوە بەو شێوەیە تۆ یان نەوت دەدەی یان نایدەی یعنی خۆ لەوە زیاتر نییە یان دەبێت نەوت بدەی یان دەبێت نرخی نەوت بدەی لەو دوو سیفەتەی زیاتر نییە. هێندێک لە شیعەکان پێیان وایە ڕازین بەوەی چ نەوت بدرێت چ نرخی نەوت بدرێ و کۆمەڵێک ئاسانکاریش کراوە لەوەی کە حکوومەتی هەرێم گوتوێتی ئێمە پارەی شەریکات دەبێ بدەین بۆ هەر ڕۆژێک 150,000 بەرمیل بدەینەوە شەریکاتانی کە نەوتمان لە دەکرن ناخر تا حدێک ئەوان ڕازی بوون بۆ 150,000 بەرمیلە گوتیانە 30,000 بەرمیل دەدەینە هاوڵاتیانی خۆمەیان بۆ ئیستیهلاک و سەرفیاتی ناوخۆ پێمان دەوێ ئەو 30,000شیان بۆ ڕەت کردوتەوە دەمێنێتەوە 260,000 بەرمیلێک کە ڕادەستیکە ئایا ڕادەستی دەکا من پێم وانی ڕادەستیکە و حکوومەت مەلەفی هەرێم مەلەفی نەوت بە تێکڕای نادا بە بەغدا و پێی وایە ئەو پرسێکە نادەستوریە دەمێنێتەوە سەرەوەی کە بەغدا ڕازیە بەوەی کە بڕێک لە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان تا تەکمیلەی کارەکانی خۆی پێ بکە لەگەڵ ئەوەی کە خۆی دەیفرۆشێ معاشەکەی پێ بدا ئەوەی کە حکوومەتی هەرێم دەیهێنێ و دەیبا و قسەی لەسەر دەکا ئەوەیە کە داوای وایە لە موازنەدا بڕێک پارە دەستنیشان بکرێ بۆی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکان موچەی فەرمانبەرانی پێتەرتیب بکە زیاتر بەو ئاراستە دەڕوا قسەکانی زیاتر ئەو مەطلبی حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندی باشە ینی پێ دوایە ئێستاش کە دەڵێن نەوت تەسلیم دەکەن بۆ 250,000کەش وەکو نەوت ینی کە 250,000 تەسلیمی سۆمۆکەن حکوومەتی هەرێم ڕازی نییە بەڵێ بابەتەکە کە ڕازی بێ ئەو موازنە بۆ کەیە ئەو موازنە بۆ 2021 ئێستا ئێمە لە مانجی 4 2021 داین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەی ڕابردوو چ دەکا کە لە یەکەوە مەسەرەن ئەو پارە دەبێت سەرف بکرێ خۆ لە یەکەوە نەیداوە خۆ ناتوانێت بۆ ڕابردوو بگەڕێتەوە بۆیە ئەو یەکێکە لە پرسەکان کە مەبەستی باو ئەگەر پابند بێ بەڵێ دەبێت قەرەبووی بکاتەوە ئەگەر نا ئەو ساڵە حیساب نییە دووش ئەو موازنەك نییە بە تەنیا بۆ 2021 موازنە 2021 لە مەزموونی ئەو موازنەدایە بۆی ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان خەرج کراوە تا چەند شەرعیەتی هەیە و شەرعیەتی نەبووە ئەوەی کە ڕاوانە کراوە کازمی وەکو عادل عەبدولمەهدی وەکو لایەن سەرۆک وەزیرانەکانی دیکە نییە بتوانێت حیزبێکی بەهێزی لە پشت بێ پارەش بنێرێ کەس نەتوانێت دەنگ بکات کازمی تاق و تەنهایە هاتووە
ئەگەر بێت و دەست بۆ مەلەفێکی لێو بابەتە بڕۆ بانجی پەرلەمانی دەکەن و سیقە متمانەی لێ وەردەگرنەوە دەینێرنەوە ماڵێ. پێشتر ئێمە لە بیرمان نەچی عادل عەبدولمەهدی کۆمەڵێک جورئەتی کرد لەگەڵەوە حیزبیشی لەگەڵ بوو مەرجەعیشی لەگەڵ بوو، بەڵام کاتێک کە ئەو پارەی بۆ هەرێمی کوردستان نارد پرسیاری زۆری لێ دروست بوو و شەقامی عەرەبی لێی تووڕە بوو و لایەنە شیعیەکان خەڵکیان لە دژهاندا ئەوە بوو کە دیتمان بۆ خۆشی نازانێت چی لێ هات. بۆیە کازمی دەست بۆ مەلەفە نابە، ینی عادل عەبدولمەهدی لەبەر چاوی دیار بۆچی بەسەر هاتەویش هەمان شت چاوەڕێ دەکات. بۆیە داوا دەکات لە دەستوردا شتێک تەسبیت کەن تاوەکو بینێرێ، ئەگەر ناتوانێت دینارێک بۆ هەرێمی کوردستان بنێرێ. بەڵێ بەس لە کۆتاییدا لە پرۆژە بجە بەڵێ لە کۆتاییدا پێت وایە هەرێم و بەغداد هەر ڕێک ناکەون هەر وەکو ساڵانی پێشووتر ئەگەری بێ سەرەوەیە بە بۆ چوونی بەڕێزت یاخود ئەگەری ترش هەیە؟ من پێم وایە ئەوەی تا ئێستا بۆ ڕێککەوتن نەبووە، کۆمەڵێک پێشنیار کراوە، بەشێک لە شیعە و سوننەکان قبوڵیان بووە، بەشێک پێیان قبوڵ نەبووە. حتا ئەگەر ڕێکیشکەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق لە نەتیجەدا و پەرلەمانە بڕیار دەدا. ئایا پەرلەمان بۆ ڕێککەوتنی بینی هەرێم و حکوومەتی ناوەندی ڕازیە؟ بۆیە ڕۆژی دووشەممە پێم وانێ بگەینە ئەو برگانە دەستەی سەرۆکاتی لەسەر ئەو ڕێککەوتن هەموو ئەو پرسانە تێپەڕێنن کە کێشیان تێدا نیە. مەسەلەن چەند بڕگەیە موازنە دەنگ لەسەرێک بەیەکیان دەدرێ، ئەوانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە بەجێ دەهێشترێ بۆ چەند سعاتێک بۆ چەند ڕۆژێکی دیکە تاوەکو لەگەڵ لەسەر ڕێکەون. ئەگەر هەر ڕێک نەکەوتن لە یەکێک لە دانیشتەکاندا ئەوانش بە زۆرینە تێدەپەڕێنرێ، بەڵام برگە بە برگارەوەکو مەحکەمە ئیتحادی لە کۆی هەموو برگەکانی تا ئێستا 21یان تێپەڕاندووە چونکە کێشەی نەبووە. 3 برگە ماوەتەوە جارێ هێشتویانەوە تاوەکو لەسەری ڕێکەون یاسای موازنەش بەو شێوەیە دەبێت. دو پرسیارم زۆر بە کوردی سوپاس دەکەم، زۆر مادومان کردی سەبارەت بە ئەوەی کە کورد ئێستا لاوازەوە پێ دوای پەیوەندی بە هەموو ئەو کە لە عێراق لاوەز پێێنی بەو گەندەڵی هەیە کە لە ناوخۆ بەو نادادی و بڵێن سەرکردنی ئازادی و ئەوانەوە هەیە کە زۆر لاواز بوون لە بەرامبەر بەغدا بەرامبەر هاوڵاتیانی خۆمان سەرکوتیان دەکەن. لاوازی کورد لە بەغدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەک ریزی کورد نەپارێزراوە و ناوماڵی پەرتوو بڵاوە و لایەنە سیاسیەکان هەرێکە ڕووی لەلایەکە. لە ڕابردوودا باشتر بووە کورد لە بەغدا بەهێزتر بووە چونکە لە هەرێمی کوردستان تەباتر بووە. بۆیە پێویستە ئەگەر بمانەوێت بەهێز بین لە بەغدا دەبێت ئەمە لێرە بەڕێز بین، ڕێز لە یەکتر بگرین، ڕێز لە ئازادیەکان بگرین، ڕێز لە هەموو ئەو پرسانە بگرین کە لایەنە دەسەڵاتدارەکان بۆ خۆیان بەڕەوای دەبین بۆەکانی دیکەش بەڕەوای ببینن. کوردستان ببێ بێ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاپۆ نەکرێت لەسەر لایەنێک حیزبێک کەسایەتێک و بە هەمان شێوە ئێمە دەتوانین ئەو کاتە لە بەغدا جوانتر ریزەکانی خۆمان ڕێک خەین. و زۆر جار هەوڵمانداوە ئەو پرسانی کە لێرە نەگەنە بەغدا، بەڵام ئەکیدیش ڕنگدانەوەی سلبی دەبێت لە بەغدا تاوەکو ناوماڵی کورد ڕێک نەخرێ لاوازی دروست دەبێت. بەڵام بۆ بابەتی پرسە نیشتیمانیەکان و وەک بابەتی مەسەلەن موازنە تا ئێستا ئەو یەک ریزە هەیە چونکە هەمومان داواکارین لەوەی کە بابەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بەرگریان لێ بکەین. سپاس دەکەم، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق. سپاستان دەکەم، سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.